یەکی ئایا گرنگەکەی لەوەیە کە ڕۆژی ڕووبەڕووبوونەوەی چینی کرێکار و سەرمایەدارە، ڕۆژی هاتنە مەیدانی جیهانی چینی کرێکارە. چینی کرێکار لەو ڕۆژەیە بە ریزی ڕێکخراوبوونی خۆیانەوە دێنە مەیدان لە بەرامبەر نایەکسانی هەمەلایەنەی ئابووری سیاسی کۆمەڵایەتی. لەم ڕۆژەیە لەسەر تاسەری جیهانا کرێکاران بە شێوەی جۆراوجۆر نمایشی هێزی خۆیانەکەن و دروشم و خواستەکانیان ئەدەنەوە بەڕووی دەوڵەت و خاوەنکارەکانە. لەواقعە ئەم ڕۆژە ڕەمزی مقاومەتی چینی کرێکارە، ڕۆژی تازەکردنەوەی هاوپەیمانی کرێکارانە و خۆ ئامادەکردنە بۆ دەورەیەکی تازە لە خەبات لە تێناوی باشترکردنی هەلومەرجی کار و ژیان و گوزەرانیانە. هاوکات ئەتوانم بڵێم کە کرێکارانی پێشڕە و دەتوانن لەم ڕۆژەیە هەم کرێکاران ڕێکخراو بکەن و هەم هەنگاو هەڵگرن بۆ ڕێگە خۆشکردن لە پێناوی شۆڕشێکی کۆمەڵایەتی چینی کرێکارە و گۆڕینی ئەم نەزم و نیزامە قێزەونەی کە بەڵام موسیبەتەکانی تەواوی دنیای لەگەڵ خۆیان داسەپانەوە بەسەر بەشێکی هەرە زۆری چینی کرێکارە و بەشی هەرە زۆری کۆمەلگای بەشەریە. بۆیە ئەم ڕۆژە گرنگە و بەلای منەوە ئەمە معناکەیەتی ڕۆژی اعتراض و ناڕەزایەتی چینی کرێکارە. کرێکارانی کوردستان چۆن پێشوازی لە یەکی ئایار و بەتایبەتی یەکی ئایاری ئەمساڵ بکەن؟ ئەزانی لە کوردستان ساڵانێکی زۆرە یادی یەکی ئایار ئەکرێتەوە. ساڵانە لە شارەکانی کوردستانە ئامادەیی دەکرێ و هەر ساڵە و بە شێوەیەک هەندێک ساڵ ڕێپێوانمان کردووە، هەندێک ساڵ کۆبووینەتەوە لە مەیدانی لە ساحەیەکی فراوانە کە دەستنیشان کراوە، لەوانەیە مەراسیم بەڕێوە چووە، لەوانەیە دائیحەی خواستەکان کە گەڵاڵە کراوەتەوە خوێنراوەتەوە، بەیاننامە و وتار و قسە و باسی هەڵسوڕاوانی کرێکاری و بەشداربوانی ئەو مەراسیمە لەوانەیە خوێنراوەتەوە. بۆ ئەم ساڵیش من پێم وایە لە شارەکان هەروە ئەکرێ، لە شارەکان مەراسیمەکرێ، لەوانەیە لە هەندێک شار لە کوردستانە ڕێپێوان بێ، لە هەندێک شار مەراسیم بێ، لە گۆشە جۆرا و جۆرەکانی شایتر ئەوانەی کە مەیلیان بەلای کرێکارەیان باسی کرێکارەکەن بە شێوەی جۆرا و جۆر ئەم مەراسیمە بکەن و هەتا لە کارگە و شوێنەکانیشە یادی ئەم شوێنە بکرێتەوە. بەڵام ئێمە ئەم ساڵ وەکو دەنگی کرێکار وەکو 2 ساڵی ڕابردوو خەریکین، خۆمان ئامادە کردووە بۆ ئەم ساڵیش وەکو 2 ساڵی ڕابردوو مەراسیمێ بکەین، بە نیازین لە ناو کرێکارانە بیکەین لە دۆڵی بازیان وەک 2 ساڵی ڕابردوو لەیانە مەراسیمێ ڕێ بخەین و خەریکین کارە سەرەتایەکانمان دەست پێ کردووە و خەریکی خۆ ئامادەکردنین. بەڵێ بە هیوای ئایارێکی سەرکەوتوو بپرسم کە لە ڕوانگەی ئێوە سەرێکی ترین بابەتەکان چین کە پێویستە بەتایبەتی لە ئایاری ئەم ساڵدا بەرجەستەکرێنەوە؟ سەرەتا من ئەمێ لێوە دەست پێ بکەم کە عادەتەن ئێمە بەبەسم لیژنەی ئامادەکاریە، لیژنەی ئامادەکاری دەنگی کرێکار بەرنامەسازی خۆمانەکەین، بەیاننامە و لایحەی خواستەکان و وتاری تایبەتی دەنگی کرێکار و ئەوەی کە گرنگە بۆ یەکی ئایار و بەرچاوی کرێکاران ڕۆشن ئەکاتەوە لەو مەراسیمە ڕای دەگەێنین. هاوکاتیش ڕاگەرنەکان بانگێش دەکەین بۆ ئەوی ڕووماڵی ئەو مەراسیمە بکەوە بە بەشێکی زۆر لە کرێکاران ئەگەر مەجالیان یان ئەگەر خەڵکێک ناتوانێت بەشداری بکات لە ڕێگای سۆشیال میدیاوە، لە ڕێگای کەناڵەکانە ئەو مەراسیم و ئەوانەی کە بۆیەکی ئارەکرێ لای ئێماکرێ ئەکس کرێتەوە. کرێکاران لە کوردستان ڕاستی ئێمە ئەمانەیە یعنی وا بکەین کە لایانی کەم بەرچاوی کرێکاران ڕۆشنکەینەوە لە یەکی ئاری ئەم ساڵە و بتوان کە ساڵانی داهاتوو هیچ پێویستیان بە دەنگی کرێکار و هەتا ئەحزاب و لایەنێک نەبێت کە بە ناوی کرێکارەوە ئەم مەراسیمە بکە، خۆیان ئامادە بن بۆی بتوانن بە شێوەی جۆرا و جۆری خۆیان یەکی ئاش کۆدار بکەن و هەموو ئەوانش من ئەلە لێرەوە بڵێم کە هەموو ئەوانەی کە تەرەبگیری لە چینی کرێکارەکەن
ئێمە وەکو دەنگی کرێکار دەستخۆشیان لێ ئەەکەین یەکی ئار ڕۆژی کرێکارە هیچ بزوتنەوەیەک ناتوانێت بیکات بەیی خۆی دوایین شت من ئەوە بڵێم کە کرێکار بڕیار لای خۆیەتی بە تایبەتی کرێکارانی پێشڕە و ئەوانەی کە بە ئاگان و هەڵسوڕاون لە ناو کرێکارانە لای من بەڕاستی هەموو بڕیارێکی ئەوانە محتەبەرە و لە جێگای خۆیەتی بەڵام ئیتر ئێمە مەسەلەی لە یەکی ئارە ئەوەی کە باسی کرد بەرجەستەترین شت لا ئێمە لائحەی خواستە دەستبەجێکانی کرێکارانە مەسەن بۆ نمونە زیادکردنی کرێکاران کە وەڵام دەرەوە بیبژێوی ڕۆژانەی خێزانێکی پێنجنەفەری بێ ئازادی مانگرتن و ڕێکخراوبوونی بێمەرجی کرێکاران کاریان بیمەی بێکاری بۆ هەر هاوڵاتێکی ئامادە بەکار چ ژن بێ چ پیاو بێ ئیتر ئەمە لائحەیەکە ئێمە ئامادەمان کردووە کە ئەمانە خواسی دەستبەجێن کە ئەبێ هەموو ساڵێ ئەمانە لایحەی ئایاری پێڕین ئێمە بۆی بەرنامەی کاری ئیشی لەسەر بکەین و هاوکات مەسەلەی هەڵوەشانەوەی گرێبەستی کاتی و دامەزرانی ئەو کرێکارانەی کە بە گرێبەست کارەکەن دەسەبەرکردنی مافی خانەنشینی بۆ هەموو کرێکاران بە موچەیەکی شایستەوە ئەزانی ئێستا تەکنەلۆجیا شت پێشکەوتووە یەک لەو خواستە بەرجەستانە منەڵێ بکە 7 ساعات کاری ڕۆژانە بە 2 ڕۆژ پشووی لەسەر یەک لە هەفتەیەکە ئەمانە هەمووی لە زۆربەی شوێنەکانی دنیا ئەمانە بۆتە دەستکەوت و کرێکار بە خەباتی خۆی بەدەستی هێناوە یەکێک لەو خواسانەی تر من بڵێم کە دەستکۆتاکردنی بریاری حیزبەکانە لە دامەزرانی کرێکاران بۆ فرسەتی کار ئەزانیە تا ئێساش لە کوردستان کرێکار بەواستە و بە منسوبیەت و مەحسوبیەت لەسەر حیزبەکان ئەڕوا لە کارگەکانە دامەزرێ بۆیە سەیرەکەی نە ئازانن گرێبەستەکەیان چۆنە نەسەعاتکارەکەیان چۆنە یەک لەو خاڵانەی تر کە زۆر ئێمە باشی ئەزانین لە لایحەکە دای بنین دەسەبەرکردنی خزمەتگوزاری تەندروستیە بۆ کرێکاران کە لە کوردستانە ئەمە نییە و غایبە بەرحاڵ ئیتر ئێمە خەریکین وەکوتم ئێمە سەرەتای کارەکانمانە خۆ ئامادەکردنی ئێمە بۆیەکی ئەیار بەردەوامین کۆبوونەوەی سەرەتاییمان کردووە و کارمان دابش کردو خەریکین ئیتر بەرەو یەکی ئایارە ڕۆین و یەکی ئاریش ئیتر لە کوردستان وایە خۆ ئامادەکردنیێکی ئەوێ و ئەبێ خۆمان ئامادە بکەین بڵێ قسەیەکی سەرنجڕاکێشت کرد کە بەو هیوایەن و بەو ئامانجە ئەڕۆن کە لە داهاتوودا کرێکاران خۆیان لە ناوەندەکانی کارە و کرێکاران خۆیان یادی یەکی ئایر بکەنەوە چەندە نزیکین لەو ئامانجەویان لانی کەم سەرەتایەک ئاراستەیەک دەستی پێ کردووە کە ومێت بکەین لە ئایندەدا کرێکاران خۆیان لە ناوەندەکانی کار و لە شوێنی گشتیایە دیکرێکاران بکەنەوە ئەزانی بەڵێ هیوایەک هەیە کرێکاران خەریکە وردەوردە هۆشیارە بنەوە کرێکاری باشی تیا ناو کارگەکان بە تایبەتی بەڵام ئەوەی کە ڕێگریە مەسەلەی دەرکردنە لەسەر کار یعنی کرێکار بە جۆرێک هەتا ئەگەر درک بە هەموو شتەکانیش دەرکردن لەسەر کار بۆتە ڕێگرێکی گەورە لە بەردەم جوڵانەوەی بزوتنەوەی کرێکاری لە کوردستان ئەگەر نەخۆ ئەو ئیحتراز و ناڕزایەتی هەر شتێکی بنچینەیە لە ناوچینی کرێکارە هەر خۆی کە ناڕازیە لە سەعاتکارەکەی ناڕازیە لە کەمی موچەکەی لە هەر شتێک خۆی لە خۆیان ئەوەی ئیحترازە لە بەرامبەر نیزامی سەرمایە بەڵام بەداخەوە لێرە بەهۆی ئەوەی کە ڕێکخراوبوون ڕێگەی پێنادرێ بەهۆی ئەوەی کە بێکارێکی زۆرە ئەوەی کە ئیشارەتم پێکرد مەحسوبیت و منسوبیت و دامەزرانن بە جۆرێکە کرێکار هەتا درک بە مەسەلەی گرێبەست و ئەوانە ناکە ئەمانە کەمێک بزوتنەوەی کرێکاری تۆزێ ئەوە بڵێم کە بەسەراحەت ئەو یەشتان نەکەوتۆتە ئەو سکەی کە خۆیان بتوانن مەسەن بۆ نەکرێکاریەکان یان احتراز و ئەوانە بە شێوەیەک بن بەڕێوە بە قازانجی خۆیان بێ هیوادارین کە ئێمە بتوانین
لەگەڵ کرێکارانە هەوڵ دەین هۆشیاریان بکەینەوە بە مافەکانی خۆیان یەک بزوتنەوەی ڕادیکالی کرێکاری ئیدامە پێ بدەن. بەڵێ پەیامی وەستا مەهدی ڕەسوڵ سەرلوسەری بڵاوکراوەی دەنگی کرێکار لە یەکی ئایاری ئەمساڵ بۆ کرێکارانی کوردستان چییە؟ ئەزانی من پێش هەر شتێ ئەوە بڵێم کە داوای من لە کرێکارانی کوردستان ئەوەیە کە لە هەر جێگایەک و بە هەر شێوەیەک گویان نەکرێ مناسبەی یەکی ئار نێلن بەسەداوە تێپەر بێ ئەگەر بۆ دەقەش بێ نازام لەبەر کافیای ناو کارگەکەشا بوەستن نقل و چکلێت دەن بە یەکتری و پیرۆزبایی لە یەکتری بکەن سەرەتایەکی باشە. من پێم وایە ئەگەر لە بەردەمی کارگەیەکە دەکرێکار لە کوردستانە کۆ بێ و مەراسیمەکە بکە و دوو لافیتە داقتێ و دوو قسە بکات لەسەر ژیانی خۆی بەڕاستی ئەوە لە چۆنەڵی لە مەسیرەیەکی زۆر گەورە و معتەبەر بە باشترێ زانم کە ناکرێکاریە. بەڕاستی ئەمێ بڵێم کە ناکرێکاریە، چونکی لە دەرەوەی تەبەقەی کرێکار ئەحزابی سیاسی و جۆرێک لە حرەکاتی ناکرێکاری لاف و گەزافی کرێکاری لێ ئەدەن، کرێکار بەکاردێنن وەیەکی ئار مەراسیمەگرن. خۆی لە واقعا یەکی ئار هەروە گوتم ڕۆژی چینی کرێکارە و هیچ کەسێ ناتوانێت ئەو مالیچێتی ئەو ڕۆژە لە کرێکار وەرگێتەوە. یعنی ئەوە ڕەمزی مقاومەتی چینی کرێکارە و بزوتنەوەی ئەسلی چینی کرێکار لێەوە دەست پێەکە. هیوادارم کە کرێکارانی کوردستانیش هۆشیار بنەوە ئەو قەید و بەندە بشکێنن کە بەسەریان نادا سەپاوە بۆ مافەکانی خۆیان لە مەیدان و ڕێکخراو بن.